ئەگەر میوان ئامادە بێتچینە لای میوان بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمانە سەبارەت بە ئەوەی کە ئەنجومەنی وزاری ئابووری عێراق لەگەڵ هەرێمی کوردستان سەرۆکوەزیران مەسرور بارزانی بڕیارە کۆ بێتەوە ئەمڕۆ ئەوکو نەورەز ئاماژەی پێکرد دوای کاتژمێر 7 شاندەکە ئەگات بەڕێز سیپان سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان تەوەرەکانی گفتوگۆکردنی شاندەکەی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان سبەی چیە بێ؟ ماڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان سلااوڕێز بۆ ئێوە و بینەرانی بەڕێز هەروەک دەزانین بڕیارە ئەمڕۆ شاندی ئەنجومەنی وەزاری اقتصادی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر فواد حوسێن سەرۆکی ئەنجومەنەکە و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی اتحادی بگەنە هەولێر ئەم ئەنجومەنە بەپێی نظامی داخلی مەجلیسی نواب ببوورە مەجلیسی وزارا ژمادەی 20 نظامی ژمارە 2 ساڵی 2019 پێک دێت لە هەر یەکە لە بە سەرۆکایەتی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها بە ئەندامێتی وەزارەتی دارایی، وەزارەتی تجارە، وەزارەتی سناعە، وەزارەتی زراعە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەروەها سەرۆکی بانقی مرکزی پارێزگاری بانقی مرکزی و سەرۆکی دەستەی وەبەرهێنان و ئەمە ئەمین عامی مەجلیسی وزەرائیش ئەندامن لەم ئەنجومەنی وزاریە ئەمە ئەنجومەنێکە خۆی دەبێنێتەوە لە دیڕاسەکردنی ئەو بابەتانەی کە جەنبەیەکی اقتصادی و دارایی هەیە مختصی ئەم بابەتەیە لە زمنیدا موازنە و تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە وەزارەتانەی کە ئیشارەم پێکرد ئەندامن لەم ئەنجومەنی وەزاریەدا هەروەک دەزانین هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوری عێراقە خۆی خاوەنی حکوومەتێکە وەکو ئەوەی کە دەستور ڕێگەی پێداوە مافی دەرکردنی یاساشی هەیە و لە هەمان کاتیشدا حکوومەتی فدرالی هەیە هەندێک لە یاساکان فدرالین و هەندێک لە بابەتەکانیش لە سەلاحیەتی حکوومەتی هەرێم و پارێزگاکاندایە بەڵام لە زۆر مەوزوعەوە کێشە هەیە چه لە دەرکردنی ئەو یاسانەی لە ساڵانی ڕابردوو لە عێراقدا هەبووە بە جۆرێک لە جۆرەکان مافەکانی هەرێم کە دەستور بۆی دەست نیشان کردووە لە بەرچاو نەگیراون لە ڕوانگەیەکی دیکەشەوە هەندێک بڕیار هەن نەک یاسا بەڵکو بڕیارن لە وەزارەتەکانەوە دەرچوون زۆر جار کێشەی لە نێوان هەولێر و بەغدا دروست کردووە هەموو ئەم وەزارەتانەی کە ئاماژەم پێدا بۆ نمونە ئەگەر وەزارەتی دارایی بێت لەسەروی هەمووانەوە ئێمە کێشەی موچەمان هەیە جگە لە کێشەی موچە کێشەی داهاتی نانەوتی داهاتی حسەی هەرێمی کوردستان لە موازنەی اتحادیدا لە حسەی ئستثماری حسەی تەشغیلی موضوعی نەوت یان تێچووی بەرهەمهێنانی نەوت و هەروەها بابەتی پەڕەپێدانی هەرێم و پارێزگاکانمان هەیە هەموو ئەمانە کێشەیەکن لەو کۆبوونەوانەدا گفتوگۆی لەسەر دەکرێت بۆ نمونە ئەگەر سەیری وەزارەتی پەسێراوەکانە بکێشە پەسێراوانە سبەی لەو کۆبوونەوەیە چارەسەرەکرێت مەسەلە چارەسەرکردن نییە چونکە ئەم لێژنەیە دوای گفتوگۆکردن و بیرۆڕەگۆڕینەوە لەگەڵ جهەتە معنیەکانی حکوومەتی کوردستانن یان نەزیرەکەی کە هەر وەزارەتێک هەمان وەزارەت لە هەرێمی کوردستاندایە بەپێی مەوادی دەستوری ئەو کێشانە دەخرێنە بەرباز دوای ئەوە لێژنەی وزاریەکە راپۆرتی خۆی لە ئەنجومەنی وەزیران دەخاتە ڕوو تەوسیەی سەرۆکی وەزیران دەکە بە پێدانی بە دەرکردنی چەندین قەرار بۆ چارەسەرکردنی کێشەکان وەکو ئاماژەم پێدا ئێمە تەنها کێشەی موازنەمان نییە لە هەمان کاتدا بۆ نمونە بابەتی ئەگەر وەزارەتی کشتتوکاڵ لە بەرچاو بگرین ئێمە ساڵیانەی زراعیمان هەیە ئێمە بابەتی پاراستنی منتجی محلیمان هەیە ئێمە بابەتی گەنمی جوتیارانمان هەیە هەموو ئەمانە جگە لە مەوزوعی پەلەوەرگاکان و مەوزوعی ئەو سامانی ئاژەڵی کە لە هەرێمی کوردستان هەیە زۆر جار کێشە دروست دەبێت بۆیە پێویستی بە گفتوگۆکردن هەیە و بۆ ئەوەی یەک ساڵنامە هەبێ و کێشەکان چارەسەر بکرن مەوزوعی بازرگانی ئێمە چەندین کێشەمان هەیە وەکو وەزارەتی بازرگانی لەگەڵ حکوومەتی فدرالی لەسەروی هەمویانەوە بابەتی تەسجیلی شەریکاتە لەگەڵ هەناردەکردنی منتجی محلی هەرێمی کوردستان بۆ ناوەڕاست و جنوبی عێراق هەمیشە کێشەی بۆ دروست دەکرێت بۆ نمونە وەزارەتەکانی تر کاروباری کۆمەڵایەتیش کە ئەندامە لەم ئەنجومەنی وەزاریەدا لە ئێمە سوجەنائی سیاسیمان هەیە ئێمە بیمەی کۆمەڵایەتیمان هەیە ئێمە موچەی کەم ئەندامانمان هەیە هەموو ئەمانە دەبێت
کار بکرێت بۆ ئەوەی ئەو سوودمەندبووانی ئەم فیانە لە هەرێمی کوردستانیش هاوشێوەکانیان لە حکوومەتی فدرالی هەمان ئیمتیازیاتیان هەبێتن. بابەتی تریش وەزارەتی سناعە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان یەک وەزارەتە تیجارە و سناعە، بەڵام لە بەغدا دوو وەزارەتی جیاوازن و لەوێش چەند کێشەیەک هەیە. یعنی هەموو وەزارەتەکان کۆمەڵێ مەڵەفێک گرنگ هەیە کە ئەم کۆبوونەوەی لە بەرچاو دەگیرێت. گفتوگۆی زیاترەکەی ناوکارمان نەورەز عەبدوڵڵا لەگەڵمانە سەبارەت بە هاتنی شاندەکە. نەورەز زانیاری زیاتر چی هەیە لەسەر شاندەکە هاتنی شاندەکە؟ بەڵێ محەممەد باسم لەوە کرد کە بڕیار وایە کاتژمێر هەفتی ئێوارەی ئەمڕۆ یاخود دوای کاتژمێر هەفت ئەم شاندە باڵایی عراق کە پێکاتوە لە ئەنجومەنی وزاری عراق بۆ کاروباری ئابووری بە سەرۆکایەتی دکتۆر فات حوسێن جێگری سەرۆکوەزیرانی عراق و سەرۆکی ئەنجومەنی وزاری عراق بۆ کاروباری ئابووری بگاتە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و لێرە لەلایەن ژمارەیەک لە وەزیر و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازیان لێ دەکرێت. ئەمڕۆ دەتوانم بڵێم کۆبوونەوەیەکی کورتی پرۆتۆکۆڵی لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر بەڕێوە دەچێت کە تەنیا پێشوازیکردنە، بەڵام کۆبوونەوە چاوەڕوانکرەوە گرنگەکە سبەی یەکشەمە دەست پێ دەکات و بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم دیدار و گفتوگویانە بەردەوام دەبێت. یەکەم کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی دەبێت و دواتریش لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزیر و بەرپرسە پەیوەندیدارەکانی تایبەت بە بابەتی کێشە هەڵپێستراوەکانی نێوان هەردوو ولادا بێگومان کۆبوونەوەی درێژ و وەقوڵ دەکەن و هەموو ئەو کێشە هەڵپێستراوانەی کە هەن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ماونەتەوە چارەسەر نەکراون بۆی ئەو دابرانەی کە لە سیستمی دارایی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقدا بووە. حکوومەتی هەرێمی کوردستان تاو هەماهەنگی خۆی کردووە و لە هەمان کاتدا ئامادەیە بۆ پێشوازیکردن لەم شاندە باڵایی حکوومەتی عراق لە دوایین کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش ئاماژە بۆ کرا کە سەرجەم وەزیر و لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و هەمانگ بن بۆ تاتوێکردنی ئەو دۆسیانی کە لەناو هەولێر و بەغدادان. ئێستا توانم بڵێمەوە لە پشتمەوە دیارە تیمی پرۆتۆکۆڵی بە تەواوی ئامادەیە بۆ پێشوازیکردن لەم شاندە باڵایە. شاندەکەی ئەنجومەنی وزاری ئابووری عراق پێکاتون لە ئەوەی کە تا ئێستا هەیە پێکاتون لە دکتۆر فات حوسێن جێگری سەرۆکوەزیران و سەرۆکی ئەنجومەنی وزاری بۆ کاروباری ئابووری، محەممەد تەمیم جێگری سەرۆکوەزیرانی عراق لە هەمان کاتدا وەزیری پلاندانەی نونشە و تەیف سامی وەزیری دارایی عراق، ئەسیر داود وەزیری بازرگانی عراق، ئەحمەد ئەسەدی وەزیر کار و کاروباری کۆمەڵاتی، عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی عراق، فەیسەڵ ویسام سەرۆکی دەستەی کاغەزە داراییەکان، عەلی بەهادین بریکاری وەزارەتی نەوت لەگەڵ ژمارەیەکی دیکە لە بەرپرسانی حکوومەتی عراق بە تایبەت ئەوانەی پەیوەندیدارن بەو بابەتە هەڵپێستراوانی لە نێوان هەولێر و بەغدادا هەن. ئەو تەوەڕانی کە گفتوگۆی لەبارەوە دەکرێت بە تایبەت پرسی موچە بودجە و شایستە دارەکانی هەرێمی کوردستان. محەممەد ئێمە بیرمان نەچێت پەیوەندی دارایی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراق تەنیا پەیوەست نییە بە موچەوە، ئەوەی کە موچەی فەرمانبەرانە بۆ هەرێمی کوردستان بێت ڕێککەوتنیەکەیە کە نێو بودجەی هەرێمی بودجەی عراقدا جێجی کراوە ئەوەیە کە 12.67 بۆیە هەرێمی کوردستان دەخوازێت تەواوی شایستە داراییەکانی کە لەلایەن حکوومەتی عراقەوەیە بۆ هەرێمی کوردستان بنێردێت، نەک تەنیا هەر موچەواتە بابەتەکان و گفتوگۆکانی نێوان هەردوولات تەنیا لە چوارچەوەی موچەی فەرمانبەراندا نابێت. ڕاست ئەمە بابەتێکی سەرچیە بۆی ئەم کێشانە نەمێنن و چی دیکە موچەی فەرمانبەران هەرێمی کوردستان دوانەکەوێت، بەڵام لە هەمان کاتدا قسە لەسەر ڕۆژ دەگرێت کە چۆن تەواوی شایستە دارەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی عراقەوە بنێردرێت. پرسی باج، دەواازە سنوورەکان، گومرگ و ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کە ئێستا دروست بووە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عراق، ئەو دەواازە یاخود بڵێن ئەو گومرگانەی کە کراون کۆمەڵێک کێشەی تێدا دروست بوو. ئەمانە بەشێکن لەو گفتوگویان لە ماوەی 2 ڕۆژدا ئەنجومەنی وزاری عراق بۆ کاروباری ئابووری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی لەبارەوە دەکات. ئاوکارم نەڕۆز عەبدوڵڵا لە هەولێرەوە سپاس بۆ تۆ. دەگەڕێم وەلای کاک سیپان شێروانی. کاک سیپان هەر لە قسەکانی خۆتەوە کە پێشتر باست کردووە هاوکارم نەڕۆزی باسی کرد کە هەر تەنیا کێشەی موچە نییە کە سبەی گفتوگوی لەبارەوە کرێ. من ئەمەوێ باسی موچە بکەم. خەڵکێکی زۆر ئێستا ینی لەلایەن بەغداوە ینی موچەکانیان پێ نادرێ، لە کاتی خۆیان موچە نادرێ، گرفت بۆ موچەکانیان دروست کراوە. خەڵک زیاتر تەرکیزی لەسەر ئەمەیە. ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە. ئەمە بەیانی چارەسەرەکرێ، یعنی هیچ بیانویەک ماوە بۆی کە چارەسەر نەکرێ.
ئێمە لە بۆ نەک تەنها لەبارەی موچەوە لە سەر زۆرترین بابەتەکان ئێمە بەداخەوە دیاردەیەک هەیە لە عێراقدا کە چەندین جار لەسەر زۆربەی مەلەفەکان ڕێکەوتن کراوە بەڵام پابەند نین پێیەوە ئەمە لە بابەتەکانی تریش ڕوویدایە و مێژوویەکی هەیە بابەتێکی نوێ نییە بابەتی موچەش زۆر وازەحە خۆ بابەتی موچە دوای ئەوەی قەراری محکەمەی ئیتحادی دەرچوو ئەگەر بەو شێوازەش نەبێ کە لە دەستوڕە هاتووە بەڵام بە ڕێگەیەکی تر چارەسەری کێشەی موچەی کردە بۆیە حکوومەتی اتحادی و بە تایبەتریش وەزارەتی دارایی فدرالی پابند بێت بەبێ هیچ بیانوێکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت بەڵام بینیمانە تاکو ئێستا یەک مانگ تێنەپەڕیوە کە بربەستێک دروست نەکرێ یان بەهانەیەکی جۆرا و جۆر نەهێنرێتەوە هەموو مانگێک بەهانەی نوێتر هەیە کاتێکیش کە وردە بینەوە لە بەهانەکانیان بە جددی جێ ئەوە نین و کە موچەی یەک میلەتی لەسەر ڕابگیرێتن بۆیە دەبێ ئێمە لایەنە کوردیەکان فشار لەسەر حکوومەتی اتحادی بکەین بە تایبەتیش ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی سەرجەم فراکسیۆنە کوردیەکان کە بابەتی موچە تێکەلی هیچ بابەتێکی ترەوە نەکرێت لە کاتی خۆیدا بدرێت ئەگەرنا من دڵنیام هەر ڕۆژە بەهانەیەکی تر دێنەوە بەیانی ڕێکیش بکەون دوور نییە بۆ مانگی ئەولاتر جارێکی تر بربەست بێنەوە پێویستە ئەو قایمەیە کە موچە هەیە لە هەموو مانگێک تەدقیق دەکرێ و پەسەند دەکرێ و موچەی لەسەر دەدرێ و تێبینی دادەنرێت تێبینیەکان چارەسەر دەکرێن ئەم قایمە پەسەند بکرێت ئیتر هیچ پێویستی بەوە نەبێت هەموو مانگێک سی ڕۆژ موچە خۆران تەنها چاوەڕێ ئەوە بکەن بزانن تەقیقی قایمەکانیان بەکوێ گەشتووە بۆیە مادام موچەخۆری فەرمی حکوومەتن مافی فەرمی خۆشیان هەیە بە پاڵپشتی چەندین مەوادی دەستوری و قەراری محکەمەی اتحادی دەبێت لە 30 ڕۆژ جارێکدا موچەکان بگاتە دەستی باشە دەبێت بەڵام خۆ نایبینینەمە بەو شێوەیە بەیانی ئەمە چارەسەرکرێ ئەمە گفتوگوی یعنی تەواوی لەسەرکرێت کە ئیتر نابێت بەم شێوەیە بێت حتمما گفتوگۆی لەسەر دەکرێت لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شاح سوودانی ئەمە یەکەم جارێکە ئەم لێژنەیە بەیەکەوە سەردانی هەولێر بکات لە هەمان کاتدا خودی وەزیری مالیش تایف سامی یەکەم جارە سەردانی هەرێمی کوردستان بکات دڵنیام کۆبوونەوەکان و مناقشەکردنی بابەتەکان ئەنجامێکی باشتری دەبێت ئێمە لەو بڕوادان کە ئەم کۆبوونەوە کاریگەریەکی ئەرێنی لەسەر سەرجەم ئەو کێشانە دەبێت کە لە نێوان هەولێر و بەغدادایە ئەولەویەتیش بۆ مەسەلەی موچەیە بەو شێوەیە کە هەموو لایەنەکانی تێک و کراوەتەوە مەبەستم وەزیرەکانە ئەمە نیازپاکی ڕێکەوتن نییە بۆی ئەم کێشارەی تر چارەسەرکرێ بە کورتی بێسپاس دەکەم لە ڕاستیدا مەوزوعی ئەم دوو کابینەیە کە ئێستا لە کوردستان و لە بەغدا هەیە هەر لەگەل دەستپێبوونی کابینەی نوێم لە بەغداش لەگەل دەستپێبوونی کابینەی بەڕێز سوودانی هەردوو کابینەکان زۆر بە جددیەوە کاریان لەسەر چارەسەرکردنی کێشەکان کردووە لە ئەو 2-3 ساڵی ڕابردوو کە کابینەی نوێ دەست بەکار بووە یان 4 ساڵی ڕابردوو کە کابینەی نوێمەیە بە زیاتر لە هەموو ساڵەکان و هەموو کابینەکان وەفدی حکوومەت سەردانی بەغدای کردووە ئامانجی سەرەکیش لێی چارەسەرکردنی کێشە هەڵپسێردراوەکان بووە بە هەمان شێوە لە بەغداش ئێمە ئەو نیەتەمان بەدی کردووە لێرەوە دەست پێشخەری بەڕێز دکتۆر فواد حسێن بۆ هێنانی ئەنجومەنی وەزاری اقتصادی عێراق بۆ هەرێمی کوردستان بەرز دەنرخێنین و پێمان وایە کاریگەریەکی باشی دەبێتن ئەم دوو ڕۆژە چاوەڕێ دەکەین کە هەموو ئەو کێشانەی کە باسم کرد لە سەرەتای بەرنامەکە جارێکی تر بخرێتەوە بەرباس ئەمانە خۆ بەشێکن لە کێشەی بەشێکن لە هاوڵاتیانجا چه جوتیارەکان بن چه بازرگانەکان بن چه معاملەکان بن هەمویان کۆمەڵە کەسانێکی زۆر لەو سێکتەرانە کار دەکەن بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت